سڵاوتان لێبێ ئازیزان، من ڕێبێنم لە پرۆگرامێکی نوێی بەرنامەی ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. لەم پرۆگرامە نوێدا باسی بابەتێکی گرنگ دەکەین، ئەویش ددانەکان. لەم بەرنامەیەدا هەوڵمانداوە دوو تەوەر باس بکەین. تەوەری یەکەم باسی ڕاستکردنەوەی ددانەکانەکەین، باسی تەقویمەکەین، باسی جۆرەکانی تەلدانانەکەین. لە تەوەری دووەم شا باسی چاندنەوەی ددانەکەین. لەم تەوەرەدا هەوڵمانداوە باسی ئەوە بکەین کە چۆن ددانەکان ڕاست دەکەینەوە، ئەو تەلانەی کە بۆ ددانەکان دانرێ چۆنە و چۆن نییە. هەروەها ڕێنمایی چییە بۆ ئەوانەی کە دوای ئەوەی تەلدانن چی بکەن و چی نەکەن. بۆ ئەمە بەستە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هاتوونێتە کلینیکی پزیشکی دکتۆر جوان مەحموود کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی بواری ددان و جوانکارین. سڵاو دکتۆرام کاتت باش. سڵاو بەخێر بێن. زۆر سپاس بۆ تۆ دکتۆرەجان. دکتۆر ئەگەر لێ سەرەتا لێت بپرسم، هۆکاری خواردبوون و ناڕێکی ددانەکان چییە؟ زیاتر لە هۆکارێک هەیە، بەڵام یعنی ئەتوانین بڵین لە سەتا پەنجای وراثە بێت، ئەتوانین بڵین خەتای سایزی بڵێ جاجار مثلەن سایزەکەی جیاوازە بێتەوە لەگەر سایز ینی حجمی ئەو سایز ئەو عەدەدی ژمارەکانی ددانەکان. دکتۆر هەندێک باسەکەن بابەتی مەمە وشکەی مناڵ و پەنجە ئەوەش تەئسیری پێەیە. بە دوای 3 ساڵان ئەبێ مناڵ ئیتر مەمە نەدەن پێ چونکەوە تەئسیری پێکە. ینی دکتۆرە هەتا 3 ساڵان ئاساییە، یعنی ڕێکە بێتەوە دانەکە لە خۆیەوە، بەڵام دوای 3 ساڵ ئیتر تۆزێ ئسقانەکەتر خۆیە گرێتەوە. ئەو تێبینێکی گرنگ بوو کە مناڵ لە دوای 3 ساڵی مەمە بەکاربێنێ بێتە هۆی ناڕێکی ددانەکان. وایە بڵێ زۆر باش. عینی کاتش هەیە زۆر مناڵ یان فێر بوونە پەنجەی ئەمێژێتەوە، ئەوەش تر نابێتەوە بە دوای 3 ساڵان، ینی ئەوە زۆر ئەبێتر باوکو دایک ئەبێتر بڵێن ئەوە هەڵەیە نابێ بیکەیتەوە. دکتۆرە بابەتی پەنجەمەژی لە مناڵە ددانەکان دێنێتە پێشەوە نییە یاخۆ دانەکە ئەبێت دێنێتە پێشەوە، عینی کاتش ینی ئەمە ئەکاتەوە مەسافە ئەکاتەوە بینی دوودانەکە. پرسیاری ئەوە شەکەین دکتۆرە، هۆکاری بۆشایی نێوان ددانەکان چیە؟ زۆر کەس هەیە ددانەکانی نێوانی بۆشایی هەیە. هەر عینی ینی عینی هۆکاری ئەوانێ، ینی ئینەوە پەنجەی مناڵ پەنجەی ئەمێژێ مەمەکەیە، عینی کاتشان سایزی دانەکە لەگەر دەمەکەیە، ئەو شتانە هەر عینی. زۆر باشە دکتۆر. دکتۆرە بابەتی ئەو ناڕێکیە ئەو خواردبوونی ددانانە کێشەی تەندروستی بۆ کەسەکە دروست دەکات، وەکو جۆری خەو، وەکو کێشەی هەناسەدان، ئەو کێشانە دروست دەکات؟ حقیقتن دروست ناکە، ینی علاقی بە هەناسە و شت نییە زیاد، بەڵام جارجار هەناسە ئەگەر شتێکی غەڵەت هەبێ لە هەناسە ئەوە تەئسیرەکە بەدانەکەوە. بەعضێک خەڵکەیان لە لوتەوە ناکێشن، هەناسە ناکێشنە بە لوتەوە بەدەمەوە ئەکێشن، ئەوەش تەئسیرەکە دانەکە دێتە پێشەوە، چونکە کە لە دەمەوە بکێشی تەئسیری بە ناڕێکی دانەوەکە. فجاجار مراجع دێتەوە خەلەلی هەیە لە دانەکانیانەوە، ئەگەر ینی خەلەلیان هەبێ بە لوتیانەوە مەثەلەن جاجار انحرافیان هەبێ، جاجار شتیان هەیە، ئێنێرین بۆ ENT یەکەم جا بێ علاجیکە ئینجا ئۆرتاکەی بۆکەین. ENT مەبەستە دکتۆری ئەنف و ئەذن و حەنجەرە. بەڵێ جوولوتە. دکتۆرە ئەو کەسانەی کە ددان بینی ددانیان بۆشە بڵین لە کاتی قسەکردنا کێشیان بۆ دروست نابێت؟ بەڵێ بە ئەکسنتی قسەکەیان تەئسیرەکە، یعنی هەیە زۆر وشە ناتوانن بڵێن دووسێ حرفیان هەیە ناتوانین بڵێن مەثەن ئێستاکە ئەکەنە شین ینی ئەم حرفانەیان هەیە، ئەمە خەتای زمانێکیان. ئەوەش هەیە جاجار تەئسیری زمانەکان لاڕژە بێ، ینی سایزەکەی گەورە ئەبێتەوە، بەرەبەرەوە ئەوەش تەئسیرەکان دانەکان دێتە پێشەوە شۆنەکاتەوە بینی دانەکان. باشە دکتۆر، ئێوە لێرە کردداری ڕاستکردنەوەی ددانەکان ئەنجام بدەن وە نیە تەقویمە ئەو شتانەدانە. پێم بڵێت چۆن ئەو کرداراکەن، ینی چەند جۆری هەیە، چۆن ئەیکەن؟ یعنی خۆی زۆر هەیە، بەشگا ئەنوە زیاتر لە براندی هەیە، هەیە ئەڵمانیمان هەیە، سویسریمان هەیە، سینیش هەیە، بەڵام کەنەوە ئەوەی بەکاری دێنێت یعنی تقریبان ئێمە لێرە 3 نوعمان هەیە. 3 نوعی سەرەکی ئەوەی معدنی ئەبێتەوە، ئاسنە ستینلە، ئەوە زیاتر تقریبا لە 180 مراجعینەکان هەر ئەوانەیان پێویستە. 180 ئەوە بەکاردێن. بەڵێ چونکە ئەتوانین ئەزانیت چی تۆرکەکی بەخوەتیەوەیە، یعنی ئەو حالاتانە ئەوە تۆز ئەبێ دان ڕاکێشین بە بەقوەتی شت ئەبێ ئەوە هەر ئەوە تەحملی پێ. دکتۆر بابەتێکی تر هەیە وەک نقێمە لە ددانە درێ، ئەویان جۆرێکی وەک نقێمە ها وەک زەنگانەیەکی بچووک ئاوا لە ددانە درێ خۆی ئەوانن، یعنی ئەگەر ئاسن بێ ئەوەیە. هەیە بەعضێکی نەوعێکش پێڵێن سیرامیک ئەبێتە سپی،
بەجاتی ئەو ئاسنانە بچووک ئەلەقێتەوە ئەبێتە سپی. دکتۆرە ئەو بابەتی سرامیکە بۆچی بەکاردێت جیاوازی ئیشەکەی یەکەمەکەیە بەڵام تۆزە سپیە خەڵکەکە حەزەکە حتى زۆر دیار نەبێتەوە. عینی کاتش بەس یەک شتێکەیە تۆزە من حس دەکەم علاجەکەی تۆزە درەنگتر ئەبێتەوە. درەنگتر چاکە بێتەوە. یعنی مەبەستەوەی ئاسنەکە باشترە باقوەترە. جۆری سێن دکتۆر جۆرێکی تازە ئەوە تازە هاتووە ئینڤیزلاین ئەوەی پێڵێن تەقویمی شەفاف. اوكي ئەوە بەکاردێ بەس بۆ هەموو جۆرەکانی نییە ئەبێت تۆزێ سمپل بێت تۆزێ ینی مۆدیریت بێ حاڵەکەی ینی حالەتی زیفیر نابێتەوە ینی ئەو حاڵات زەحمەتانە نابێتەوە. دکتۆرە تۆ وەکو پزیشکێک کام جۆرت پێ باشترە؟ من ئاسنەکەم بەدڵە. پێ ئاسنەکەت بێ باشترە؟ ینی زیاد ینی تقریبا لە 100 تا 80 نەخۆشی من ئاسنەکەیە. ئەو ئینڤیزلاین کۆستەکەی بەقوەت زیاترە ینی تۆزێ سەری گرانە ئەنی کاتش بە هەموو حاڵێک نابێت. باشە دکتۆرە پێم بڵێ لە چ تەمەنێکە باشترە کە کردداری ڕاستکردنەوە ئەنجام بدرێت؟ یعنی خۆی ئەمرێکی تایبەت نییە بۆی یعنی بەس بەڵام ئەوەی باشترە لە ئەمر 15 ساڵەوە بۆ یعنی سەرەوە بۆ 23 ئەوەنە ینی چونکە درەنگتر بێت تۆزەیە بۆنەکە ینی ئسقانەکە تۆزێتتر زەحمەتە بیجۆڵێنی دانەکەی تیاش خۆی هەر ئەبێتەوە بەڵام زەحمەتترە بێت کاتەکەی زۆرتریەوەی ئەنی کاتە زووترش جارێ مەتەرەن دانی شیری دانی شیری بەڵێ ئەوە نەکەوتوتەوە فەتر تۆزەیە یعنی چاوەڕێ بکەین هەموو دانەکەم بکەوێتەوە اینجا. زۆر باشە دکتۆرە. ئەم بابەتی ڕاستکردنەوەی ددان و دانانی تەقویم دکتۆرە تەنها بۆ بواری جوانکاریە یاخود بۆ بواری تەندروستیشە؟ نا بۆ تەندروستیشە بۆ تەندروستیشە. بۆچی بۆ نەت لە چ ڕوویەکەوە؟ مراجع جارجار دێتەوە یعنی خۆشەکە دێتەوە بۆ جوانکاریە ئاگای نییە خۆی ینی بۆ تەندروستی پێویستە. ئەکلوژنی ئەکلوژن مەبەستم ئەتباقە. باشە. ئەتباقی بینی دانەکانەوە مەثلا ئەگە غەڵەت بێتەوە تەسیرەکە بۆ مەفسەڵ لێرە پێ مەفسەڵێکمان هەیە پێڵێن TMJ. ڕاست. ئۆکێ ئەوە ئەگەر خەلەلێکی هەبێ دوایە تحکم نامێنێ بەکردنەوەی داخستنی دەمەوە. فترى بێ علاجێکی حتى دوو ڕۆژێت التهابی پێ نەکات عزیەتی نەدات ئەوە زۆر مهمە ینی. يعني زیاترشت ئەو کێشەیەمان هەیە. زۆر باشە دکتۆرە کەسێک کە تەلی بۆ دانرابێن پێویستە چۆن ئێوە چاودێریەکەن یاخود چەند ڕۆژدارێک سەردانی پزیشک بکات بەر لە وەڵامدانەوەی پرسیارەکە نەخۆشێکمان ئامادەیە ئەچین حەزەکەی لەوێ قسەی زیاتری لەسەرەکە. باشە؟ سپاس. دکتۆرە پرسیاری ئەوە ماگەن کە کەسێک تەلی بۆ دانراوە پێویستە چەندێک جارێک سەردانی پزیشک بکات بۆی چاودێری تەلەکەی بکەن؟ بەڵێ ئەوە حسب حاڵەکەیە. ئۆکێ بەڵام یعنی هەر 21 ڕۆژ جارێ ئەگەر هەر لە ناو شار بێ نزیک بێتەوە 21 ڕۆژ جارێ بێتەوە. بەڵام بەعضە حاڵای کەیدا شارێکی ترەوە هاتوونە ئەوە ئەتوانین ئێمە بە ئیشی خۆمان بهێڵین مثلا هەر مانگێکونی دوو مانگ بێتنەوە یعنی بەدەست خۆتانە بۆ ئەتوانن یارمەتی بدەن. بەڵام زۆر درێژە نەکاتەوە بەڵام خۆی یعنی ئایدیل تینک 21 ڕۆژ. زۆر باشە دکتۆرە ئێمە نەخۆشێکمان لێرە لەبەردەسە زۆر کەسەیە پرسیاری ئەوواکە بوون ئەترسێن تەلدا بنن پێیان وایە ئازاری هەیە ئەگەر پێمان بڵێ ئێستا بۆ ناگەل لەسەر ئەم نەخۆشە چۆن تەلەکان دانرێ و چ جۆرێکی بەکارەهێنرێ بەڵێ بۆ بابەکە؟ حاليا من معدنێکی دانم ئاسنەکە. باشە. ئۆکێ ئەوە یعنی ئەو پێڵێن پراکێت وەکی بەم جۆرەیە باشە. ئەوە خسەی لەسەر دانەکان یەک دانە سەر دانەکان پێڵێن لێ 6 بۆ 6 یعنی چی پێڵێن حساب کەی لە ناوڕاستەوە بۆ 6 دانە ئێرەوەش لێرەوە حساب کە لە ناوڕاستە دانەکانەوە بۆ 6 دانەی ئەولاوە. یعنی مەبەست ئەوەیە 6 دانەی ئەم لا دانرێ و 6 دانەی ئەو لا دانرێ. بەڵێ ئەوانەی پشتەوە داناندرێ. نا یعنی بەس یعنی ئەوانە زۆر زەحمەتن تەقویمەکە خۆی دروست بکەوە بۆ ئەو شتە. باشە دکتۆرە ئەمانە کە دانی ئەم ددانە ئەباتە دواوە ڕێکێخە بۆشایەکەش چاکەکە؟ نا هەر ئەوە ناکە دوایی ئێمە تەلەخین. باشە ئەو تەلەش يعني أما جوريكا أو جوري تلقي بس بۆ شوێ يعني تو كأما داني شيني للسريان أما كدانة داني أما كتنايو بلى زور باش بس شيء أما زور سايزي هي سايز زورة نوعي زورة أحجامي زورة أوكي تقريبا لدوانزة وهي بوسروا تر إما حمو مانجي جاري أبي تلكي بجوجري يعني دوانزة دواي أكنة شواردة دواي أكنة شانزة دواي مثلا بيت في بيستدو فيتروايا باشا دكتورة کەسێک ئێستا نەخۆشێکمان هەیە بەم شێوێ باشە تۆ ئەم ئاسنەت بۆی داناوە ئەم تەلەشت بۆی داناوە لە قەت ئەو دوودانەنە ئەمە چۆن ئاگاداری خۆی بە چۆن نان بخوا
يعني شتێکی ناخۆش نییە ئەمە لە ناو دەمت بێ بەردەوام طبعا يعني زۆر پێیان ناخۆشە بێ خواردنیاشە بێ يعني ئاگادار بن چونکە لە کاتی خواردن هەموو جۆری خواردن نابێتەوە يعني تر مثلا بنشت نابێ بخۆن بەڵێ کەرەزات نابێ بخۆن تر چی مثلا شتی بەخۆت نابێ بخۆن ئەبێ ئەگەر سێویان خوارد مثلا یان شتی بەخۆت بخۆن ئەبێ قاشی کەن يعني ئاگاداری خواردنیان بێت چونکە ئەمانە ئەشکنەوە أشكين إما وكي بصمغة إنه سينين يعني خوي صمغنية شتي ترى بالله بيلين كومبوزيت بالام شي خوي وكي صمغة فتبي أقدر خوردني عبي شتي بخوت نخون السري ترى باكردنا أبي يعني دكتور لسه جري باكردنا خساكن بالام بس زيادة بين بلي أو جور خوارناني كنابي بيخون نابي شتي بخوت نابي بخون هموش تكي رق نابي بخون هو أجر خوارد يعني شبي قاشي كان بتشوكي كانوا يعني أقدر بس زور باشا دكتور استوى مان كسكة تلي بودان دراو بوشوية بمشيو دان دراو أمانة شون باچي بكنوا شو كخواردن لنامي مينيت تك خوي برش هي بو أورثويا أصلاً بو التلا يعني جوريكي حتى شيء شو كمان تليان خصتوا خواردن إمينيت يعني إنه سيت يعني فترى بباكينوا حتى خواردن كلا داتا وبيني تلك وبيني دانك يعني بس دوي دكتور جوريك فلسي تايبتي بخوي هي وهل بفرشي احتياجش أبيتوا أوش أبيتوا بس خوي بتايبتش هي بوي عيني كاتش أبي يعني زار بيشون يعني كم تنيش السيجا خوي أبي هر خواردنك بخون أبي باكي كنا وبجاتي هر خواردنك شو كتل توزة والله وزعتان زور ناخوش براستي هي آخر شيء أظني بو تل دانان يعني توزة تأثيرك بكلور كلور دروستكا شو خواردن إنه سيتوا بتلكا كلور دروستكا فبي أقدر بني يعني زور باشا دكتور باشا استأتو تلك الدانا وبونا خوشك باشا وأصنعناش الدانا وبنزيكي صالكي بيوستا تشنكي بيوستا والله حسب هي يعني مراجع هي من بنو مانك طاو يعني كدو مراجعش هي سي صالون جارية باشا دكتور أما جاري كتير أو دانا وايليناتو والينات يعني بالضبط خسيك إما دائما بدواي تقول أورثو بدواي تل دانان كلا يدينه أبي قالب كمان هي شفاف يمكن أبي الشش ما بيكاتبري لدواي أو حالته بس شيء يعني استشوار ساعة بيكاتبري بس كاتنان خواردن أجر وستي دا يكني أو يكاتبري أو مشكلة مانية أما شو كبو حتى تثبيتي دانا كان بكاتوك أو شوي أو إمك دروس ما كرت بدواي تقوي معك باشا دكتورة أمتى جوري تلي ددانا ياخذ أما أسنانا هيز جيانك بددان ياخذ بوكي ددان ياخذ بناو دم جينت نت هيا أجيني شو كتأثيري بكانا بيت خواردن كأنه ستة وبأبي توزع التهابي بوكي دانا كاتوا أما يعني نمبر 1 دواي تشيكا كلور درستكا اگر بيتو باك نكريتوا حتى اگر باكريتوا يعني اظنيت شي هال طبقيه كمينيه اگر حسي فيها كان دجاجات طبقيه لبان دان وكي طبقيه سبيب دروستكا فيلين بلاك او بلاكا شيكا تأثيرك ببوكي دان التهابي بيكات توزا رزشني بوكا رزشني ما بستم يعني بوكي دانك أشيت السروا يعني نامينيا أشيت السروا بالله ياخذ ديتا خوارج دانك ديتا بيش أوش تأثيرك يعني أوش تاني أكاد وكلورش يعني أكاد توزا جاجر بونك على دم يعني أوش تاني زور باشا دكتور أقل بين السرقة وبابتانا كهميان بيوسن ببابتي تقويمه ليرة أو أوابينم بالله أويان أجر باسي أو بكي بالله أما بيلين لاستيك أما بوك هنا ليش لاستيك أول شيء كأمانة خيط داني دكتورة زور باش كأمانة خيط بس دانك دواي تلك أخيط بتشي تلك أنو سيني بوا يكم جار أم أسنان دانين لقد كان داني دواي تلك داني دواتر تلك داني إيه أما شلون بنوسيته وبمنوسيته بداني بمعنى نوسين حديثه زور باشا دكتورة أول شان هل بهما شيء بس شفافة ونيا والله زيادة شد كان حزين برنجا كره كان حزين بواني بوس بيه زور باشا دكتورة تو رنمايت شيء بو أو كساني كتلي دانيان دانا يعني تشيب كان تشينا كان بونمنا يعني خوتنيان دواي كتليان دانا بالله بس أجاني لخواردني يعني به باشا يعني خوتني شتيان تأثير ناكا لاقينيه بس أجاني لخواردني يعني به باكدنوي داني يعني به يعني خاصة الدوسية روج بداية طوز الزغطة بيسردانك أجر أزال يعني به طوز مسكنك وخن بسيطة لونه تو هر أون ده توشي التهابات وشتي ددان جنان بوي أو حالته نا أجر أجاني به نا ماشي زور باشا دكتورة بالله عزيزان لم أم جارة أم تورة طوابو سپاس بۆ دکتۆرە جوان کە لەگەڵمان بوو سپاس بۆ ئامۆژگاری ڕێنمایەکانت ئەچینە تەوەری دووەم باسی چاندنەوەی ددانەکەی
سڵاوتان لەبێ عزیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا هەر باسی ددانەکەین بەڵام لە ددانە باسی تەوەرێکی زۆر گرنگەکەین ئەوش چاندنەوەی ددانە و زەرعی ددان باسی چۆنیەتی چاندنەوەی ددانەکەین ئایا دانە دەستکردەکان تا چەندێک ئەتوانن بەرگەی خواردن و خواردنەوە بگرن هەروەها چێن ئەوانەی کە ناتوانن چاندنەوەی ددان ئەنجام بدەن هەندێک پرسیاری تر کە پرسیاری باوە لە لای ئێوە ئاراسی دکتۆرە باعیفانەکەین کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی ددان و چاندنەوەی ددان سڵاو دکتۆرە سڵاو کاکەوین سپاس بۆ تۆش دکتۆرە دکتۆراگە پێم بڵێ لەکەیەوە ئەم بابەتی دانچاندنەوە ئەنجامەندرێ مێژۆکەی بۆ کێ گەڕێتەوە چاندنی دان هەر لە زۆر هەوڵ هەبوو بۆەوەی ڕێگایە بدۆزنەوە بۆەوەی دان سابت بۆ نەخۆشەکانمان دانێت تقریبا لە ئاخر شت لە ساڵی لە شەستەکانەوە دەستیان پێکرد بە چاندێنی دان وەلای ئێمەش تقریبا 10 ساڵێ 15 ساڵێ پێش ئیستا گەیشت دەستمان پێکرد ئیش پێکەی دکتۆراگە پێم بڵێ پرۆسەی ددانچاندنەوە خۆی چییە و بۆچی ئەنجامەدرێن بۆ ئەو کەسانە کە یەک دان دوو دانیە هەموو دانەکان ئاعتیادی هەر چەند دانیان دەرکرد بێ ئەتوانن چەندێنی دانیان بۆ بکەین و چەندێنی دان باشترین شێوازە بۆ دروستکردنی دانی سابت زۆر باشە دکتۆرە دکتۆرە چەند جۆر چاندنەوەی ددانمان هەیە یعنی بە چەند شێوازە کرێ چاندنەی دان شێوازی زۆرە بەس ئێمە لای ئێمە زیاتر دوو شێواز بەکاردێنین شێوازی خێرایی هەیە و شێوازی ئاسایی هەیە خێراییەکە پێێن زەرعات فەوریە یعنی کە ئەو بڕغۆ ئەچەنینە ناو ئێسکی ناخۆشەکە ئەتوانین ڕەسەن دانکی بۆ دانین تەبان هەردوو شێوازەکە باشی و خراپی خۆی هەیە و شێوازی دووەم شێوازی ئاساییە کە ئەو بڕغۆ ئەچەنینە ناو ئێسکی نەخۆشەکە چاوەڕێیەکەین 2 مانگ 3 مانگ حەسەب زیاتر لەسەر ئێسکی نەخۆشەکە چۆنە چەنێ بە قووەتەکەی چەنێ بەخۆتەیە دکتۆرە جیاوازی نێوان ئەو دووە چییە ینی فەوریەکە چیە و ئەتیادەکە چییە فەوریەکە ڕەسەن ئەتوانێت دانەکە دانێت چاوەڕێ ناکە ئەویتر نا 2 مانگ 3 مانگ بەعزجا بۆ 6 مانگیش چاوەڕێەکە ئێوە خۆتان هەڵێ بژێرن ینی ئەمە فەوری پێویستە یا ئەمە ئەتیادی ئەکیت ئێمە دوای ئەوەی نەخۆشەکە لە کلینیک فەحسی ئەەکەین ئەینێرین بۆ ئەشعای خاصەیە 3Dە بۆ چاندنی دانا سێری ئەو ئەشعای بۆچی بەکاریدێنی زیاتر بۆ دیاریکردنی جۆری ئێسکەکە بزانین پانی و درێژی و ئێسکە لەو شوێنی کە دانەکەی دەرکردو چەندێکە ینی ئێوە بە پێی جۆری ئێسکەکە فەوریەکە و ئەتیادەکە چەندێ بەقوت بێ ئەتوانین فەوریەکە دانین باشتر دکتۆرە ئەوەی زیاتر چاوەڕێکین فەوریەکە ئەوەندە حەزمان لێ نییە دکتۆرە لێرە بڕڕیەکەت داناوە پێم بڵێ ئەم بڕڕیاکەنە ناو ئێسکەکەەوە بۆ بەڵێ ئەمەز ناو ئەزەرعا فەوریەکەیە ئەمە ئەگەر بیدینی ئەم بەشەی ئەکەینە ناو ئێسکی نەخۆشەکە ئەمە عینە شێوەی دروستکردنی زەرعەکە عینە شێوەی ڕێگی دانی خۆمانە لە مادەی تیتانیۆم دروست ئەکرێت دکتۆرە ئەمە لە ناو ئێسکەکە چەندێک بمێنێتەوە ئاساییە چەندێ بمێنێتەوە ئەوەندە باشە خۆی لەگەر ئێسکەکە بۆیە لە مادەی تیتانیۆم بەس ئەو مادەی اختیارەکەی ئەی ناتوانین مادەی تیتانیۆم زۆر مادەیەکی تایبەتە لە 100% قابلیەی هەیە بگونجێ لەگەر لەشی مرۆڤە کە ئەیچەنینە ناو ئێسکی نەخۆشەکە ڕەسەن لەگەر ئێسکەکە بنە یەک پارچە یعنی فترەیەک ئەمێنێ و ئەبنە یەک پارچە باشە دکتۆرە ئەمە چەند جەرسەی پێویستە هەریەک لەمانە بۆ ئەم بابەتی زەرع یاخود زۆر جار نەخۆش هەیە پرسیاری ئەوەکە ئایا ئازاری هەیە بند چۆن نەکرێ چکە زۆرم بیچوە نەخۆش هەیە ئەوێ دەدانی زەرعکە بەڵام لەبەر ترسەکەی ناوێرێ ئەنی ئەو ترسەی هەیە بەو شێوەیە نا زۆر ئەتیادی زۆر ئاساییە ئێستا زیاتر تەکنیک تازە دەرئەچێ ڕۆژ بە ڕۆژ تەکنیک تازە دەرەچێ ئاسانتر ئەبێزە ئەیدان تقریبا لە 199 کیسەکان هەر بە بەنجی مۆزوعی ئیشیەکەین ئەو بەنجە مۆزوعی کە دانی پێ دەرەکەین دانی پێ پڕەکەینەوە هەر بۆ بەنجە بەکاردێنین نەخۆش زۆر جار ئەترسێ لەوەی کە باسی ئەوەکەن بڕغیەک ئەکرێتە نێو ئێسکی ددانەکەەوە ینی ئەمێ ئەو ڕوون بکەیتەوە بۆ ئەم ئێسکی ددان بڵین ئاوا بێکچێتە ناو هیچ ئازاروشتی نییە بۆ هیچ ئازاری نییە ئەتوانی بە دوو تەریقی ئیشکەی تەریقی عملیاتی بۆکەی دوای بەتەقەڵ ئەیجووریتەوە یان ئیستا تەکنیک تازە دەرچووە پێڵێن سێرجیکەل گاید وەک پلێتێکە دروست ئەەکەی لەو شۆنە مثلەن لێران 3 دانمان ئەوێ زەرعەکەین شوێنەکانیمان دیاری کردووە ڕەسەن زەرعەکان لەوێ دانی تقریبا ئەگەر ئەم تەکنیکە بەکاربێنین بە 5 دقیقە ئەتوانین 3-4 دان زەرعەکەین زۆر تەکنیکێکی تازە لێرەش بەکاری دێن زۆر باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە ئەوەی کە چێن ئەوانی کە ناتوانن ئەم زەرعە ئەنجام بدەن ئەنجا چه فەوریەکە بێ و چه ئەتیادەکە بێ
زیاتر ئەوانەی لە خواری 18 ساڵ ناتوانین بۆیان بکەین لەبەر ئەوان لە مەرحەلەی گەشەن ئەبێ لە 18 ساڵەوە دەست پێکەین ئەتوانین بۆیان بکەین ئەوانەی نەخۆشییان هەیە لە ئێسک نەخۆشی ئێسکانی ئەوان ناتوانین بۆیان بکەین ئەوانەی نەخۆشەکان ژێر 50 حتا عیلاج خۆیان وەرەگرن مەناعەتیان ئەگەڕێتەوە بە قوت ئەبێ اینجا ئەتوانین هیچیان بۆ بکەین. باشە ئەی بیستومە دکتۆرە نەخۆشی شەکرش کاریگەری هەیە لەسەر بابەتە؟ نا هیچ کاریگەری نییە ئەوانەی کە حالەتیان کۆنتترۆل بێ بەس ئەوەی کۆنتترۆل نەبێ نابێ زەحمەتە. باشە دکتۆرە ئەی جێگرەوەی ئەو بابەتە چییە؟ ینی کەسێک کە بۆ منە نەخۆشی شەکرەکەی کۆنتترۆل نییە ئێوە چی بۆکەن ینی ناتوان زەرعی بۆکەن شتێکی تر هەیە مثلا جسری بۆ بکەین باشە یان قالب متحرکی بۆ بکەین ئەوانەی ئەمە قالب متحرکە یان ئەم جسری بۆ بکەین دان ثابتە ئەمیش یعنی ثابتە ناجرێتەوە تقریبا ئەیشی خۆیەکە وەگەڵ باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە ئەو کاتێک ئێوە ددانێک زەرعەکەن لێرە باشە بەو شێوەیە ئەم ددانە زەرعەکەن لێرە ئەم ددانە تا چەندێک بەرگەی خواردن و خواردنەوە و جوین و هەموو ئەوشتان ناگریانی زۆر ئاساییە نەخۆشراحەت خۆی بەڵێ وەکو هەر خاصن چەندنی دان زۆر سروشتیە زۆر ئاسایی زۆر باشە دکتۆرە کاتێک کە کەسێک زەرعەکە لێکەوتە خراپەکانی زەرعکردنی ددان چییە بڵێن ساید ئیفێکتەکانی؟ ئەوەندە ساید ئیفێکتی نییە لەبێ ئێمە پێش ئەوە هەموو شتێکمان بۆ ئەو نەخۆشە حازر کردووە فەحسمان کردووە ئەشی ئەمان وەرگرتووە بەس بەعزێ جار دوای ئەوەی ئیشی بۆکەین احتیمال یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ کەمێ دەمچایی بپەنمێ دەرمان تایبەتی خاصی بۆ ئەنووسین بعض جاریش دوای ئەوەی بەنج بەریەدا احتیمال ئەو شۆنەی کە زەرع مالی کرۆ کەمێ سڕ بێت بای فترێ چاکە بێتەوە. زۆر باشە دکتۆر ئەگەر پێم بڵێ ڕێنماییەکان چییە بۆ دوای زەرعکردن کەسێک ئەمڕۆ ددانێکی زەرع کردووە باشە ددانێکی چاندووە ڕێنمایەکانی ئێوە چییە دوای ئەوە چی بکات چی بخوا چۆن بخەوێ خواردن چۆن بجاوێ؟ ئەبێ خواردنی زۆر سوفت بەکاربێ ئەین بە ئاسانی بیجاوێ پاک و خاوێنی دەمی زۆر بەباشی بپارێزێ دەرمان تایبەتی بۆ نووسین و دەرمانی تایبەتی هەیە دوای ئەوەدن ئەی بابەتی خواردن بۆ نەخواردنی ڕق و نەرم و ئەو ئەبێ خواردنی نەرم بخۆ زیاتر خواردنی سۆفتە. دکتۆرە نەخۆشێک دێ بۆ لای تۆ پێویستی بە چانەوەی ددانە ددانێکی پێویستی بۆی کە زەرعی بۆ بکرێت تۆ بڕیارە دەی کە بۆ نمونە ئەم نەخۆشە جسری بۆ بکرێت یاخود بەو شێوازە بۆ بکرێت یاخود ئەم تەکنیکە تازەیە یاخود هەر چانەوەی ئاسایی بە بڕغی بۆی بکرێت تۆ بڕیارەدە یاخود نەخۆشەکە دەنیشانێکە و پێشم بڵێ کامی لەمانە باشترن ینی ئەم جۆرە چانەوانە ئێمە زیاتر ڕکۆمەند دەکەین بۆ چەندنی دان لەبێ زۆر سروشتی و زۆر ثابتە دانەکە و لەگەر تەمەنە هەر ئەمێنێ باشە یعنی تۆ بۆ بەپی جۆری نەخۆشەکە بڕیاردن کام لەمانە بەکار حالەت نەخۆشەکە بزانین بتوانین ئێمە ئەتوانین چاندنی بۆ بکەین بعضی حالەت هەیە ناتوانین چاندنی بۆ بکەین ئێسکەکەی کەمە ناتوانین چاندنی دانی بۆ بکەین ئەتوانین جسری بۆ بکەین یان قالب متحرکی بۆ بکەین. ئامۆژگاری تۆ بۆ سەرجەم ئەو کەسانی کە چاندنەوە ئەنجامەدەن کام جۆری بەکاردێنن؟ شێوازی ئاساییەکە کە چاوەڕێکین 2 مانگ یا 3 مانگ ئەو بڕخۆنەوە ئێسکی نەخۆشەکە قایم بێت بمێنێتەوە. زۆر باشە دکتۆرە ئەم ڕۆماندوومان کردی سپاس بۆ ئامۆژگارەکانت سپاس بۆ ڕێنمایەکانت. زۆر سپاس بەخێر بێن. سپاس بۆ تۆش. بەڵێ عزیزان پرۆگرامی ئەم جارەی ساڕژ بەتایی هەر تا پرۆگرامێکی تر خواتانە.